بەپێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان مادەی 51 ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو ماوەی کارکردنی خولی پەرلەمانی کوردستان 4 ساڵە و لە یەکەم دانیشتنەوە دەست پێ دەکات بە کۆتا دانیشتنی ساڵی چوارەم کۆتایی دێت. هەروەها لەسەر بنەمای هەمان یاسا پێویستە 6 ڕۆژ پێش ماوەی تەواوبوونی خولی یاسایی هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەمەش لە ڕێگەی فەرمانێکی هەرێمی لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن. ئەم ڕۆژژمێرە یاساییانە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسیش وەکو دامەزراوەیەکی پەیوەندیدار بۆ بەڕێوەبردننی هەڵبژاردن کە بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2014 دامەزرا و لایەنی جێبەجێکارە بۆ بەڕێوەبردننی پرۆسەی هەڵبژاردن. ئێمە وەک بەشێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ترسی جددیمان هەیە لەوەی کە بە ناوی کۆمەڵێک پاساوی دووبارەی بیسراوی وەکو گۆڕینی یاسای هەڵبژاردن تەواوبوونی ماوەی یاسایی کارکردنی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی و چۆڵبوونی دوو ئەندامی ئەنجومەنی کۆمیسیاران لەو کۆمیسیۆنەدا جارێکی تر هەڵبژاردن لە کاتی خۆیدا ئەنجام نەدرێت و دوا بخرێت. هەرچەندە ئێمە پێمان وایە ئەم گرفتانەی باز دەکرێت تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماونەتەوە هۆکاری سەرەکی و بەرپرسیاری یەکەم نەبوونی ئیرادەیەکی سیاسیە لە ماوەی ڕابردوو کە چارەسەر نەکراوە. ئەگەرنا ئەوەندە کارێکی ئەستەم نییە. سەرباری ئەوەش لە ئێستادا چارەسەری بەشێک لەم کێشانەی کە باز دەکرێت کارێکی هێندە قورس نییە و تەنها پێویستی بە ئیرادە و خواستێکی سیاسی هەیە بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کات و سادی خۆیدا.